تیرورکردنا روزنامه‌وان وداد حسین هر کودچه کارودانین برفرهتر لپی خدا دئینه و زیدتر سازین روزنامه‌وانی و چالاکوانین سیویل دئینی تا دنگ داویجار جی سردانا مالباتا روزنامه‌وان تیرورکری سردش عثمان و شاندکی کنکی و کومکا روزنامه‌وانان لسر آستی هرما کردستان بو سرگور روزنامه‌وان وداد حسین بو تیدا تکزی لسر هلویس ورگرتنه کر تاکو دست نشان کرنا بکرین تیرور کرنا روزنامه وان وداد حسین و گهاندنا وان به سزاین یاسایی و خانوادەی شەهید ویداد دڵنیا دەکەینەوە لە ناوەخۆ و لە دەرەوەی کوردستان لە هەوڵەکانمان بەردەوام دەبین بۆ زیاتر شەرمەزارکردنی ئەو کردەوە چەپەڵانەی دەسەڵاتدارانی کوردستان سەرشۆڕی ڕوسوایی بۆ تیرۆرستان بژی ویداد و هاوڕەکانی خاڵێکی تر کە جێ گومانە راپۆرتی پزیشکی لە دۆسیەی ویداد کە تا ئێستا دۆسیەی ببورن راپۆرتی پزیشکی ویداد نادیارە و گومانێکی تر ئەوەیە کە راپۆرتی پزیشکی دەستکاری بکرێت و دقی راپۆرتە پزیشکەکە وەکو خۆی دیاری نەکرێت ئەمانە هەمووی گومانی گەورن سەرباری ئەو بێئومێدیانی کە خانەوادەکەی هەیەە لەوەی کە لە ڕێگەی دادگاوە 11 روز دەرباز دبن لەسەر تیرورکردنا روزنامەوان وداد حسین و تانەهاژی بکەر و ئەنجام دەرنەهاتینە دیارکردن پۆلیسین دووهوکێژی بەردەوام دەبێژن ڤەکولین لەسەر vê bûyerê بەردەوام e. دفم خو شخصا دیاره یعنی من روژا عولیجی گوتن که جاز بیجم حکومت او چند حکومت گل برایم نکری و از سر اختراع خو مجی و اختراع خو لیا جنابم هکی حکومت راست کو و نکری کو لازم بوم کو وان توانبار برایم درخیتن و بوم قناعت چکت کو صد کو و کسا گل برایت تشتی گل برایت کری هرچند لجنەیەک هاتیە پێکینان ji بۆ ئاشکراکردنا دووسەیا ڕۆژنامەوان وداد حسین و پۆلیس jî divekûlînan dane li ser evê dooseyê lê bi derbasbûna 11 rojan bêyî ku hiç encamek xuya bibe malbata rojnamevanê tîrorkirî û çalakvanên sivîl dilgiranin. Dilşad Hîmû NRT Duhok.